بەڵام دەبینی هیچ شتێک نەبوو کە جێگای نیگەرانی بی و ئەوە کەوتونەوە سەرسکە یەکەمین کۆنگرێ دوایی وەفاتی مام جەلال بە شێوەیەکی باش ڕۆشت و ئەو کۆنگرێشدا وکوتم تەخویلی ناو هەزار کەس مناقەشەکردنی پەیڕە و ناو هەزار کەس مناقەشەکردنی مۆزوعی سەر و ڕەنگە نەگەێنێتە بەڵام ئەوانە مادام نوێنەری هەموو دامەزراوە حیزبەکانی تێدایە هەموو دامەزراوە بەڕاستی هەموو دامەزراوەکان بۆیە زۆر تەبیعیە کە تەخویل کرد لایەن کۆنگرەوەکە ئەوە مەسەلەی سەرۆک چارەسەر سپاس بۆ بەڕێز سعید ئەحمەد پیرە ئەندامی پێشووی مەکتەبی سیاسیەکەتیوە کاندید بۆ ئەنجومەی سەرکرداتی گشتیەکەتی نیشتیمانی ناوی من ئەوەیە ئەندامی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە سوێتی کاندیدیشی بۆ ئەنجومەی سەرکرداتی گشتیەکەتی بەڵێ دەنگشم داوت بەڵێ سەرکەوتون سپاس ئێمە گەڕەمە لای بەڕێستان کەناڵێکی ئیسلامی دوعاش بەڵێ پەیامنێرمان ڕاستی حەمە ئەمین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ